بەڕێزان لەسەر ئەم پرس و بابەتە گفتوگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز مامۆستا عادل عوسمان بەڕێزیان نووسەر و چاودێری سیاسین. مامۆستا ئەم کات و باش بەخێر بێ. سپاس بۆ ئێوە. چیت هەبوو لەسەر ئەو بەیاننامەی پەکەکە؟ ڕاستیەکەی ئەگەر تەماشای بکەین یعنی بەیاننامەیەکی پڕواتایە. یەکەم بەچی دەست پێکە بە سوێندی بەردەوامی تێکۆشان. لەبەرەوە مە پرسێکی گرنگە یعنی لە لای ئێمەوە هەمیشە لەو چوارچێوە تەماشایەکەن کەەوە چەکدانانە وە کۆتایی هاتنی خەبات و هەڵوەشانەوەیە، بەڵام سوێندی بەردەوامی تێکۆشان وە خاوەنداریکردن لە ڕێبەرایەتی ئەمە بۆ خۆی گرنگە. یعنی ئێمە پێویستە جوان شرۆڤەی ئەو هەڵسوکەوتە بکەین. ئایا پرسەکە پرسی هەڵوەشانەوە و کۆتایی هاتنی ژیانی پەکەکە و ڕێخستنەکەیەتی یا شێوازی گۆڕینی تێکۆشان و بەردەوامی دانیەتی. لەم چوارچێەوە ئەگەر سەیری بکەین ئەو کاتێمە ئەتوانین یعنی ئەو ناومێدیانەی کە لە باشووری کوردستانەوە پەرەی پێدرێ و لە چوارچەوەی پرسی تەنیا چەکاشیکردنەوەی لەسەرەکرێ بخەینە ئەو لاوە و بتوانین لە بەردەوامی دانی تێکۆشانەوە جارێکی کە هەڵزەنگاندن بکەین بۆ ئەو شێوازەی کە لە قۆناغێکە ئەرک و بەرپرسیارەتی ژیانەوەی گەلێک لە سەرشانی پەکەکە بوو بە ئەنجام گەیشتووە. هەنگاوی دووهەمی دوای ئەمە چییە؟ کۆمەڵگەی دیموکراتیکە. بۆیە سوێن دەخۆن لە پێناوی کۆمەڵگەیەکی دیموکراتیکە کە ئاستی ڕێخستنی کۆمەڵایەتی نەک تەنیا لە کوردستان و تورکیا بەڵکو لە ڕۆژەڵاتی ناوەڕاستە بەڕێوە ببەن. ئەمە بۆ خۆی گرنگی واتای ئەو بەیاننامەیە و بەواتای ئەو ڕاگەاندنەیە کە پەکەکە لە ڕاگەاندنەکەی ڕایگرێ بڵێنەمە گۆڕینی شێوازی خەباتی پەکەکەیە نەک هەر گۆڕینی شێواز بەناوی پەکەکە سا ئەوەی کە لە بەیاننامەکەشدا هەیە ئەڵێر چالاکیێکیش بکرێت بە ناوی پەکەکەەوە پەکەکە نەماتاو، بەڵام ئاەکرێ بڵێن ئەمە گۆڕینی خەباتەکەیانە بۆ شێوازێکی تر. ڕاستی تەماشا بکەین ئێمە ینی ناوهێنانی پەکەکە و کۆتایی هێنانی پەکەکە شتێکی نوێ نییە، کەرتێکی کەش ئەمە ڕوویداوە لە ساڵی 2002-2004. لەبەرەوە ئەم پرسەپرسێکی سیاسی ڕێخستنی فەلسەفیە. قۆناغی تێکۆشان چی پێویست بێ و چ شێوازێک لە ڕێخستنی پێویست بێ پەکەکە و تێکۆشانی تەفگەری ئازادی وەڵامی ئەماداتەوە، چونکە تەفگەری ئازادی بە تەنیا یەک ڕێخستن و یەک شێواز لە ڕێخستن بوون بەڕێوە ناچێت، بە پارتێک بەڕێوە ناچێت. و پەکەکەش بۆ خۆی کولتورێکە، یعنی کولتورێکی سیاسی ڕێخستنیە کە توانیوێتی وەکو مێشکی ئایدۆلۆژی ئاستەنگەکانی تێکۆشانی سەر ڕێگەی گەلی کورد بۆ ئاشتی و ئازادی چارەسەر بکات. بۆیە ئەم کولتورە ئێستا بە قۆناغی سەرکەوتنی خۆی لە قۆناغێکا گەیشتووە. ئێستا ئەیەوێ ئەم قۆناغە وەرچەرخێنێتە سەر ئاڵوگۆڕێکی کە ئەبۆیە ئەم قۆناغا کە پێڵێن هەڵوەشانەوە جارێکی کە سەر لە نوێ لە دایکبوونەوەی ڕێبازێکی کەی تێکۆشانە بۆ بەردەوامیدان. بۆیە ئەمە ینی ناومێدی دروست ناکە، بێهیوایی دروست ناکە. ڕاستە بۆ هەمومان بە ئازارە، چونکە لە لای ئێمە ئاوایانە فێر بووین کە شتێکمان بنیاد نائیترە بێت دەستی پێوە بگرین هەتا ئەڕزێ و لە ناوەچێت یا خۆمان لە ناوەچینتیایە. بەڵام لە ژیانی تەفگەری ئازادیە، چونکە شێوازی جۆراوجۆر لە ڕێخستنی هەیە. ئەو سیستەمێکی هەیە ناوی کەجەکەیە. کەجەکە ینی چەتری ڕێخستنەکانی تێکۆشانی تەفگەری ئازادی و گەلی کورد. خوێندنەوەی هەندێک لە باشووری کوردستانە و لە سەرانسەری جیانیشەوە بن ئەش بەتاڵ ناوی دەبن. ئەکرێ ئەمە وا وێنا بکرێ یانەمە ناحەقی و غەدرە لەو خەباتە دەکرێت؟ نەک ناحەقی و غەدرە ڕاستیەکەی شەڕێکی تایبەتی دەرونیە لەسەر کۆمەڵگەی باشوور بەڕێوە برێ، چونکە ئەوانەشی کە باسیەکەنەڵەن ئاش بەتاڵە خۆشیان بڕواان پێی نییە. بۆچی بڕواان پێی نییە؟ لە بەیاننامەکەی پەکەکەتیایەتی ئەڵێ ئێمە لە هەلومەرجێکا کۆنگرەمان بەست کە تەنانەت پەدەکەش گەمارۆی دابووین، نەیەهێشت بە ئازادی هاتوو چۆ بکەین. لەبەرە ئەمە پرسی ئەگەر ئاش بەتاڵە بۆ تۆ وازی لێ نایێنی بچێ کۆنگرێ خۆی ببەستین. لەبەرەوە پرسی چییە؟ پرسی مەترسیەکە کە لە کولتوری باشووری کوردستانە هەر ئاڵوگۆڕ و وەرچەرخانێک و دەستکەوتێکی تێکۆشان بۆ هەنگاو هەڵێنانەوە لە قۆناغێک بۆ قەناغێکی کە تێی ناگەنەوە بە شکستێنن و ئەیانەوە پاسا بۆ شکستەکانی یەک لە دواییەکی خۆیان بێنن، چونکە ئێمە لە باشوور کولتورێکمان هەیە کە لە 74 بەڕێوە برا 75 بەڕێوە برا کە لە زمانی سیاسی خراپی باشووری کوردستانە بە ئاش بەتاڵ بەناو بەڵام نووسکۆیەکی گەورە بوو. بەس لەو سەردەمدا یەک پارتی سیاسی هەبوو کۆتایی پێهات و ڕۆشت و تەواوی ئەو هێز و چەکدار و لایەنانە تەسلیم کراوە کۆمەلگەش بێ پشتیوان و بێهێز کرا. بەڵام ئەمڕۆ کە پەکەکە هەڵەوەشێتەوە دەیان ڕێکخراوی سیاسی تری هەیە، دەیان ناوەندی ئەکادیمی و بەڕێوەبردننی تری هەیە، دەیان
ڕێخستنی کۆمەڵگەی مەدەنی هەیە، پەرلەمانتاری هەیە، شارەوانی هەیە، هێزی پاراستنی لە بەش و پارچەکانی تر هەیە هینی گەلی کورد. لەبەرەوە ئەم هەڵوەشانەوە نابێتە هەڵوەشانەوەی نسکۆ و کۆتایی هاتن بە تێکۆشانی گەلی کورد. لەبەرەوە ئێمە بینین ینی دەم پارتی ئێستا ڕۆڵێکی هەرە گرنگ و گەورە بینێ. ئیمراڵی بۆ خۆی ناوەندێکی هەرە گرنگە وەک ڕێبەراپۆ کە لەو تێکۆشانەیە سەرپەرشتی و بەڕێوەبەری ئەم قۆناغاکە. لەبەرەوە سەردەم قۆناغێکی تیا هەیە کە قۆناغی ژیانەوە بوو پەکەکە توانی ئەو ڕۆڵە ببینێ. ئەم ڕۆڵە کۆتایی هات. ئێستا ئەمڕۆ لەسەر سیاسەتی نکۆڵیکردن قسە ناکرێ. وەک دوێنێ نییە کە ئەتر ئینکار و کوشتار و قەتڵ و عام هەبێ. ئەمڕۆ لەسەر سیاسەتی ناسنامە پێدانی کورد قساکرێ. چ ناسنامەیەکی درێتێ و ئەتوانێت لە ناو پێگەکانی وڵاتانی ناوچەکەیە کە دەوڵەتە داگیرکەرەکانی یەکنەتەوە بوون چ فیدراالێتێک وە چ شێوازێک لە حکومڕانی و حکومداری دروست بکرێ و کوردیش پێگەیەکی هەیە لەویا گفتوگۆی ئەماکرێ کەواتە ناسنامە ئێستا لەسەر ڕەوشی کۆنی نەماوە بەڵکو هاتۆتە شوێنێکی کە ئەم قۆناغا پێویستی بە شێوازی هەنگاو هەڵهێنانەوەی تازە و ڕێخستنی تازە هەیە. ئەم ڕێخستنە تازانە چییە؟ پەکەکە و ڕێبەر ئاپۆ پێڵە کۆمەڵگەی مەدەنی. لەبەرەوە شێوازێک ڕێخستن کە لەسەر ناوی پەکەکە هەبوو و بە ناوێکی لێنرابوو پێوە ئاڵنرابوو کە پەکەکە وەک بەڕێز ئۆجەلان لە بەرگرینامەی پێنجە ئەڵێ ناوێک لە پەکەکە ئاڵێنراوە کە بووە بە بەڵا بەسەریەوە. لەبەرەوە بێ ئێمە ئەم بەڵا لا ببین. بۆی هەڵوەشاندنەوەی ئەمە کردنەوەی دەرفەتی چارەسەری دیموکراتیکانەی دۆزی کووردە بە ناسنامەی نەتەوەی دیموکراتیکی خۆیەوە لە چوارچێەوەی پرسی ئەو دەوڵەتانەی کەتیایە هەیە. تورکیا ڕێگە بە خەواتی سیاسی دەدا؟ ینی هەندێک دەڵێن پکەکە چەکەکەی وای کرده بوو تورکیا کەمێک لی بسڵەمێتەوە هەندێک دەرفەت بدا بەڵام کە چەکی نەمێنێ ئایا بێ پشتوپەنا لە تورکیا ڕێگەی پێ دەدرێت خەواتی سیاسی بکە؟ ڕاستیەکەی پرسی چەک یەکێک لە وەسیلەکانی پاراستنی ڕەوایە. ینی یەکێکە هەموو شتێک نییە. چەک ڕۆڵی خۆی بینی. چەک توانی کورد لە مردن ڕزگار بکە و دەوڵەتەکان تووشی هەڵوەشان بکە. ئێمە دۆخی عێراق بینین چی لاتۆ دۆخی سووریا بینین چی لاتوە. ئێران دوژمنیش بەزەیی پیانایەتەوە. تورکیا بۆ خۆی وێرانتر لە هەر وڵاتێکە. لەبەرەوە پرسی چەک تەنیا شێوازی بەڕێوەبردننی پاراستنی ڕەوا و گەلی کورد نییە. شێوازی ترمان هەیە ئێمە ڕێخستنە کۆمەلگان مەدەنی پەرلەمانمان هەیە ئێمە 50 قسوور پەرلەمانتارمان هەیە و گەیشتینە ئاشتی 81 پەرلەمانتار لە باکووری کوردستانە. لە عێراقا هەندیسان پەرلەمانتاری کوردمان هەیە و پارتی سیاسیمان هەیە قوارەیەکمان هەیە دانپێدانرا و یاساییە. لە باکووری لە ڕۆژاوای کوردستانە ئێمە قوارەیەکمان هەیە کە ئیتر ئەمڕۆ لە ناو هاوسنگەکانی هێزی ناوچەیە قسەی یەکەمە کاتیایە. لەبەرەوە ئێمە ناکرێ ئاوایانە بڵێن وەڵام مادام ئێمە لە گۆڕەپانێکی دیاریکراوە چەکەکانمان بێدەنگەکەین و ناوی ڕێخستنێکمانە گۆڕین ئیتر تاوا کۆتاییمان پێ هات. گەلی کورد گەلێکی سەردەمیە لەم سەردەمەیە لە ناو هاوسنگی هێزا خاوەن پێگە و قسەیە. لەبەرەوە کە شێوازی تێکۆشانی پەکەکە و ناوی پەکەکە هەڵەوەسێت و شێوازی چەکداری ئەگۆڕێ بەڵام لەولاوە ئێمە شێوازی بەڕێوەبردننی کۆمەلگەی مەدەنیمان هەیە و دەوڵەت مەوزوع ئەوە نییە کە دەوڵەت دانی پیانە یا دانی پیانانێت دەوڵەت ناچارە دانی پیا بنێ چکە لەوە پێشش پرۆسەیەک بەڕێوە براوە یعنی لەو دی و پەردەکانی شەوە ڕێگا هەیە ڕێباز هەیە و ئیژ هەیە. لەبەرەوە پرسەکە بەستەنیا ئەوە نییە کە ئەلێرە بە ئاشکرا پەکەکە قسەیەکە ئیتر ئێمە ناومێت ببین و ئەمەش بۆ خۆی ناومێدی بەخشینەکە جارێکی کە باز لەواکەین ئایا تورکیا ئەیکا ئاگە تورکیا خۆی لە دۆخێکایە خواخوایەتی سەری خۆی بپارێزێ. ئەمڕۆ کورد بۆتە شانسێکی گەورە بوو ئەوەی ئەو سەرەی جارێکی کەنیە بمێنێتەوە تایە. پارتی داد و گەشەپێدانی دەسەڵاتداری تورکیا بێگومان بەنامێکی دەرکردووە و پێشوازی لەو بانگەوازەی پەکەکە دەکا لەو هەڵوێستە دەکا و دەڵێ لە نزیکیشەوە چاودێری پرۆسەی هەڵوەشانەوە یاخۆ چەکدانانەکە دەکەین وا پێدەچێت جۆرێک لە ئامادەکاریش هەبێ لای ئەوانەوەی تر ئەوانش ئەوەنگاوانی کە لە سەریانە دەست پێ بکەن. میانی ئەمە شتێکی کەشمان لە بەرچاوە بێت دۆخی دەوڵەتی تورکیاش زۆر نالەبارە لە ناوخۆیان تووشیدا پارچەبوونێکی زۆر گەورە بووە سەری لێ شێوە نازانێ خۆشی چی بکە بۆیە هەمیشە بەڕێز ئۆجەلان هەنگاوە یەکەمینەکانەنێت و دەوڵەتی تورکیا ڕاکێشێ بە دوای خۆیە لەم هەڵوەشانەوەی پەکەکەشە جارێکی کە ینی هەنگاوی دوای ئەوە ئیتر گۆڕەپانی تورکایە لەبەرەوە پێویستە تورکیا هەنگاو هەڵێنێتەوە و بەپێی ئەو گفتوگووانەی کە دەم پارتی و بەڕێز ئۆجەلان لەگەڵ تورکیا کراوە ئیتر هەنگاوی دروستکردنی هەلومەرجی یاساییە لەبەرەوە بێت لە دەستور و یاساکانیشا گۆڕانکاری دروست ببێەوە بتوانێت کەشی پێکەوە بوونی دیموکراتیکی ئاشتیەکی مایندە بگاتە ئاستی پرۆسەیەکی دوولایەنە
لەبەرەوە پرسەکە ئێستا وای لێ هاتووە ببێتە مێز ئەم مێزە دەوڵەتی تورکی تیا هەیە هەدەپەی تیا هەیە بەڕێز ئۆجەلانی تیا هەیە وە پەکەکەش بۆ خۆی هێزێک بوو لە ناو هاوکێشەی ئەو سەنگا قورسایی لەسەرشانە کرد بۆیە ئەمڕۆ ئەو گرێشیان کردوەوە بۆی ئەو قورساییەش نەمێنێ و بە شێوازی تر بەردەوامی بە تێکۆشانەدا لەبەرەوەی ینی پەکەکە بۆ خۆی کولتورێکە کاکە کولتورێکی 50 ساڵەیە مێژوویەکە ئەم مێژووە هەروە هاوانتە زەڕوی سفر ناکرێ چکە هەر یەکە لەو کادرانە لەو بەڕێوەبەرانە لەو گەریلایانە ینی پڕ ئەزمونێکی تێکۆشان و ڕنج و قوربانی و وەفاداری و مانەوەیە لەبەرەوە ئەمانە ئەبنە قوتابخانەیەک بجارێکی کە وەکو کولتورێک لەناو کۆمەلگایە بەرگریان لێ یەکرێتەوە ئەهێنن ئەبەخشنەوەتیایە ئەو کاتە لە ڕێ ئەکادیمیەکانەوە ئەمانە پرۆفیسۆرانەکانی کۆمەلگەی مەدەنین وانە بە کۆمەلگا ئاڵێنەوە کە چی بکەین ئێمە بۆیە باسی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکەن و لە بەرامبەر ئەوە شایانی سوێندەکەشیانەوەی کە پارێزگاری لە خوێنی شەهیدان و گیان بەختکردوانی ئەو ڕێبازە بکەن و درێژەدان بەو ڕێبازە بە شێوازی تر لە تێکۆشانە بەردەوامی کردن و خاوەنداریکردن لە شەهیدانە بۆیە ئەمە ینی دۆخی ناومێدی نییە ئەسن دۆخی گەورەترین ئومێدە کە لەناو تورکایە ناومێدی دروست کردووە نازانێت چی بکە بۆیە تورکیا ئێستا بۆ خۆی لە قۆناغێکایە کە بەرەو تێکشکاندن و هەڵوەشانەوەی قۆناغێکی مێژووی باڵادەستی 700 ساڵە ئەڕوە لەبەرەوە پرسەکە بۆ کورد پرسی جێگیرکردنە لە ناو هەلومەرجێکا کە هەمیشە نکوڵی لێکراوە و سیاسەتی کۆمەڵکوژی لەسەر بەڕێوە براوە ئەمە گەورەترین سەرکەوتنە ئێستا تورکیا لەناو ئەم وەرچەرخانەیە ئەم وەرچەرخانە بۆ ئەو قورسترە لە ئێمە چونکە ئێمە بە بڕیارەوە ئەزانین چیەکەین بەس ئەو لە ناچاریە تووشی ئەوە بووە تێگەشتێ بۆیە ئێستش ناوەندەکانی شەڕ لە ناو تورکایە خاوەن پێگەیەکن کە ئەیانەوێت لە ڕێگەی شەڕێکی دەرونیەوە لە ڕێگەی جلخوارەکانی باشووری کوردستانەوە شەڕی دەرونی لەگەڵ بێئومێدکردنی باشووری کوردستانە بەڕێوە ببن بۆ ئەوەی وان نیشان بدەن کە پرسەکە پرسی چەکدانان و ئاشبەتاڵە ڕەنگە کەمینی هەموو نم جلخۆرەکان وتم جلخۆرەکان یانی چی ینی ئەوەی ئەڵی کە گرێدراون بە داگیرکەرەوە ئەگینا باشترین سوود باشووری کوردستان لەم پرۆسی ئاشتیایی بینێ ئێمە بینین سوپای دەوڵەتی تورک لابەلایەکی باشووری کوردستان و هەرێمەکانی کوردستانی داگیر کردووە هاتۆتە ناو قوڵایی خاکی عێراق و لە مووسڵ گەورەترین بنکەی هەیە ئەو کاتە زمینەی ئەمە نامێنێ ئەمانە ئەچنە دەرەوە ئەو قەیرانە دروستکراوانەی کە لە هەرێمی کوردستانە دروست کراوە لەسەر ئاستی موچە و گوزەران و ژیان هەمووی هەڵەوەشێتەوە بۆچی موچە نادرێ بۆچی کێشە لەگەڵ عێراقا دروست دەکرێت هەمووی دەستی تورکایە و دابینکردنی خەرجی ئەو شەڕانەیە بۆ تورکیا ئەو شەڕانە نەمێنێ و ئاشتی بەرقەرار ببێ ئەو کاتە ئاشتی و ئاوەدانیش ڕوو لە باشووری کوردستان دەگاتەوە لە هەرێمی کوردستان دەگاتەوە جارێکی کە ژیانەوە دروست دەبێتەوە لەبەرەوە ئەم پرسە بۆ کۆمەلگەی باشووری کوردستانی ژانی پرسێکی مێژووی و گرنگە پێویستە پارتە سیاسیەکان حکوومەتی هەرێمی کوردستان تاک بە تاکی ئەم کۆمەلگەیە بەرگری لێ بکات و ئێستا بواە ئێستا ینی شەقامەکانی باشووری کوردستان جمەی بەهاتایە بۆ هاوارکردن بۆ دەرکردن و چوونە دەرەوەی سوپای تورکیا لە باشووری کوردستان چکەیتر زمینەیەکی نەماوە ئەگەر تا دوێنێ بە ناوی پەکەکە و بوونی پەکەکەەوە تۆ ئاهاتی و داگیرکاری لە باشووری کوردستانە کرد وەک خۆشیان پەکەکە ڕایانەگەیان ئەیانوت بەهانەکە ئێمەنین داگیرکردنی باشووری کوردستانە ئەوە ئەتر پەکەکە هەڵوەشاوە تۆ کەواتە چ زمینەیەکە ئەوەش هەر لە چوارچەوەی پرۆسی ئاشتیە جێی بۆ بکرێتەوە تۆ دەوڵەتێک هاتووە دەوڵەتێکی گەورەی بووە بە ئەمری واقع هەمومان ناخۆ پێمان ناخۆشە بەڵام ئەمری واقع شتێکی ترە ئەبێش لە چوارچەوەی پرۆسەکەیە جێی بکرێتەوە بنکە و بارەگاکانی چۆڵ بکە یاخۆت وەکو دەوتریان دێک سەرچاوە دەڵێن کەمی دەکاتەوە واش بێت چۆڵی بکە کەمکردنەوە نییە یانە بێت چۆڵی بکە بۆچی لەبەرەوەی کاتێک کە تۆ پرسی کورد لە شوێنە ڕئیسیەکەی لە شوێنە ئەسلیەکەی چارەسەرەکەی کەواتە تۆ زمینەی چیت هەیە لە دەرەوە هێزی سوپا دەبێت لە وڵاتێکی ترا کەواتە تۆ پێویستە بچیتە دەرەوە بۆیە پرسەکە ئەوە نییە ڕاستە لە چوارچەوەی پرسی ئاشتی و چارەسەری پرسی کووردا ئەمە ئەگیرێ بەدەسەوە بەڵام زمینەی مانەوەی ئەو هێزە داگیرکەرە لە باشووری کوردستان و لە عێراقا ئیتر نەماوەتەوە بۆچی لەبەرەوەی تۆ ئەو بەهانەی کە هەت بوو بۆ ئەوەی کە شەڕی پەکەکە و بەناو تیرۆرەکەی ئێستا ئەو خۆی هەڵوەشاندێتەوە ئامادەگی خۆی پیشانداوە بۆ ئەو دەست پێشخەریانەی کە بەڕێز وەجەلان بەڕێوەیە بات ئەکەواتە تۆ پێویستی بۆیە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستانیش لە چوارچەوەی ئەما جارێکی کە هاوکاری ئەو پرۆسە ئاشتەواییە بێت لە جیاتیەوەی شەڕی تایبەت بەڕێوە بە و هەندێک ناوەندی تیا هەیە لە ناو حکوومەتی هەرێمەوە بە تایبەت لە ڕێگەی پەدەکەوە و لە ڕێگەی ئەو ناوەندە گرێدراوانە ئیخوانی و ئیسلامیەکانەوە کە دژایەتی ئەم پرۆسەیەکەن و ڕەوشەکە هەڵەگێڕنەوە بێن هاوکار بن بۆ ئەوی بتوانین ئاشتێکی مایندەی بەواتە پێشکەشکرێن کە جارێکی کە بۆ خۆشگوزەرانی گەل و کۆمەلگەکەی ئێمەش لە باشووری کوردستانە هاوکار بێت.
بەڕێز کاک عەبدولسمان نووسەر و چاودێری سیاسی سپاس دەکەم. سپاس بۆ بەشداریکردنە لەگەڵمان. سپاس. سپاس بۆ ئێوەش دەستان خۆش بێ و زۆر سپاس بۆ ئێوەش.